إخواتان لبت إن الحمد لله نحمده ونستعين به ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا وسيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالاً كثيراً ونساءً واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما وبعد فإن أصدق الكلام كلام الله تعالى وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار ثم أما بعد لخزمتنا بردوامين لباسكردني جيانامە و چیرۆکی پێغەمبەران سەلامی خوایان لێبێت لخزمتي چیرۆک و بەسەرهاتی پێغەمبەر نوحین عليه الصلاة والسلام باسمان کرد لە دوای ئەوەی کەوا بتپەرستی و شەخصپەرستی و شرک لەناو قەومی نوح سەری هەڵدا و بڵاوە بوو خوای پەروەردگار وەکو ڕەحمێک وەکو بەزەییەک بەو خەڵکە کەسێکی هەڵبژارد کە ناوی نوحە کە بچێ نەسیحەت و ئامۆژگاری قەومەکەی بکات خوای تەعالا پێغەمبەران ئەنێرێت بۆ ئەوەی لە ڕۆژی قیامەت ئەو خەڵکە عوزریان نەمێنێت وما كنا معذبين حتى نبعث رسولا لەگەڵ ئەوەشایە پەروەردگار کتێبێک دابەزێنێت بۆ ئەوەی ڕێگای ڕاستیان بۆ ڕوونەوە کات بۆ ئەوەی ئەو خەڵکە دەست بەرداری کوفر بن بێنە سەر ڕاستە شەقامەکەی ئیسلام کە بریتێ لە تەوحید و خواپەرستی ئەمێ باسی کەم لە دوای ئەوەی کە خوای پەروەردگار نوحی هەڵبژارد ناردی بۆ لای قەومەکەی چۆن و بە چ شێوازێک نەسیحەت و بانگەوازی قەومەکەی کرد و ئەسالیبی داوای پێغەمبەر نوح چۆن بوو بۆ ئەوەی بانخوازان و داعیەکان ئیستیفادەی لێ بکەن و لە بەرامبەردا قەومەکەی چۆن وەڵامی پێغەمبەرەکەیان دایەوە هەڵوێستیان چی بوو مووقفیان چی بوو بە چ شێوازێک مامەڵەیان کرد لەگەڵ نوح پێغەمبەر سەلامی خوای لێبێت خوای تەعالا دەفەرمێ ولقد أرسلنا نوحا إلى قومه فقال يا قوم اعبدوا الله ما لكم من إله غيره إني أخاف عليكم عذاب يوم عظيم دەفەرمێ بە دڵنیاییەوە ئێمە نوحمان هەڵبژار وەکو پێغەمبەرێک ناردمان بۆ لای قەومەکەی پێمان ڕاگەیان سەرەتا و دەستپێکی بانگەوازەکەت با لە وشەی کەلیمەی تەوحید و لا ئیلاهە ئیلا الله بێ بیهێنەوە بیریان یا قەومی اعبدوا الله ئەی قەومەکەم عیبادەتی خوای تەعالا بکەن لە ئایەتێکی تردا فەرمووی ئەن اعبدوا الله واتقوه وأطيعون عبادتي خواي پروردگار كان بتاكو تنها واز لو بتپرستي بينن واز لشخص پرستي بينن واز لقبر پرستي بينن ودو سواع يغوث يعوق نسر أمانا هيش قازانجي بو ايوانيا وازي لي بينن روب كان اخوا داوا كان لخوا أن اعبدوا الله داواب كان بزلو خوايك وتاكو تنهايا هيش كسيك هيش آلهتك شایستەی پەرستن نیە ئیلا الله نەبێت تەقوای خوا بکەن لە خوا بترسن وأطيعون وجۆڕایاڵی منشکەن نەیود وەرن داواکەن لە من نەیود وەرن من بپەرستن نا فەرمووی وأطيعونی کەواتە پێغەمبەران سەلامی خوایان لێبێت نابێ ئێمە عیبادەتیان کەین
بەڵکو ئێمە دەبێ شوێنکەوتەیان بین بیکەین بە پێشەوا و قودوەنگ و بیکەین بەوەی کەوا ئێمە شوێنیان بکەوین و لەیلا نەدەین کە لەیلا بدەین خوای گەورە سزای خۆی دابەزێنێت. ئەگەر ئێمە عیبادەتی خوای گەورەمان کرد و تەقوای خوای گەورەمان هەبوو و لەگەڵ ئەوەشە شوێن پێغەمبەرەکە کەوتین چیمان بۆ هەیە لە بەرامبەرە؟ خوای تەعالا فەرمووی یەغفر لەکم ذنوبەکم. خوای تەعالا لە هەموو تاوانەکانتان خۆشە بێت. ئەمە فەزلی تەوحید و خواپەرستیە. یەغفر لەکم ذنوبەکم کەواتە تۆ لەسەر تەوحید بووی ئیمانت هەڵبژارد ئیمانێک کەوا شرکی لەگەڵ تێکەڵ نەبێت ئەو کاتە تۆ خوای تەعالا لە هەموو تاوانەکانت خۆشە بێ. هەر ئەوە نا ويؤخركم إلى أجل مسمى خوای پەروەردگار دواتان نەخات یعنی تەمەنتان درێژە بێ بەرەکەتەکە بێتە ناو تەمەنتان یعنی خوای پەروەردگار سزاتان نابات و لە ناوتانش نابات. بۆیە ئومەتانێ زۆر ماوەیان کورد بوو تەمەنیان کورد بوو بەهۆی چی؟ فكلا أخذنا بذنبه بەهۆی تاوانیان بەهۆی ئەوەی کەوا عیبادەتی خوای تەعالایان نەکرد بەهۆی ئەوەی کەوا وەڵامی پێغەمبەرەکەیان نەدایەوە بۆیە ئەبینی لەسەر زەویە ئەوەندە سەر زەویان ئاوەدان نەکردەوە لە نەتیجەیە خوای پەروەردگار لە ناویانی برد و کۆتاییان پێهات. بۆیە خوای تەعالا فەرمووی ويؤخركم إلى أجل مسمى کەواتە دەست بە تەوحیدی خوای گەورە بگرین خواپەرست بین تەقوامان هەبێ والله خوای گەورە بەرەکەتە کاتە ناو ماڵ و منداڵ و تەمەنمانەوە تەمەنمانش درێژە بێت و لەگەڵ ئەوەشایە خوای پەروەردگار لە هەموو گوناهەکانمان خۆشە بێت. نوح پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بە بەردەوام نەسیحەتی قەومەکەی کرد ئەی فەرموو ئوبەلیغکم ڕیسالاتی ڕەبی وأنصح لكم من پێغەمبەری خوام إني رسول من رب العالمين من هاتوون بۆ ئەوەی پەیامی خوای گەورەتان پێ بگێنم ڕیسالەیەکم پێیە ڕیسالەکەی من تەوحیدە ئەی قەومەکەم خوا بپەرستن بەتەنها و من نەسیحەتکاری ئێوەم و من هاتوون بۆ ئەوەی بگەڕێنەوە بۆ لای خوای تەعالا. ئەوجا فەرمووی یا قەومی لا أسألكم عليه مالا إن أجري إلا على رب العالمين فەرمووی ئەی قەومەکەم من نەهاتوون بۆ ئەوەی ئێوە دەوڵەمەند کەم پارە و ماڵتان بدەمێ من هیچم نییە کەواتە چاوەڕوانی ڕاتب لە من نەکەن چاوەڕوانی ئەوە نەبن لە من حزبێک دامەزرێنم ئێوە شوێنم بکەون نەخێر من بۆ ئەوە هاتووم کەوا ئێوە لەسەر تەوحید و خواپەرستی بەردەوام بن و شوێنکەوتەی من بن و بەتەمای پارە و پولش نەبن ولا أقول لكم عندي خزائن السماوات ولا أقول لكم عندي خزائن الله خەزێنەی خوای تەعالا بەدەست من نییە من هیچم پێ نییە من بەکەیف خۆم تەخشان و پەخشان بە پارەکەن ئەوە لای خوای پەروەردگارە ولا أعلم الغيب ومن لە غەیب نازانم پێغەمبەران لە غەیبیان نەزانیوە کە چی جار ئەمڕۆ مامۆستایەک کەسێک بڵێ وڵای من لە غەیب ئەزانم چۆن لە غەیب ئەزانی ئەوە تا پێغەمبەری خوایە پێغەمبەرانن لە غەیب نازانن ولا أعلم الغيب ولا أقول إني ملك بەڵام منش فریشتە نیم من بەشەرێکم وەکو ئێوە ولا أقول للذين تزدري أعينكم لن يؤتيهم الله خيرا ئەو کەسانی کەوا ئێوە بە چاوێکی سووک بە چاوێکی نزم تەماشایەکەن چونکە ئەوانەی کەوا مەلە بوون ناودارەکان پیا و معقوڵەکان و دەسەڵاتدارەکان ئەیانوت ئێمە ئیمانت پێ نایەنین ئەنؤمن لك واتبعك الأرذلون خەڵکانێکی کەم خەڵکانێکی فەقیر خەڵکانێکەوە سووک ڕیسوا هیچیان نییە ئەمانە شوێن تۆ کەوتونە ئێمە بین شوێن تۆ بکەوین ئەی نوح ئێمە شوێنت ناکەوین بۆیە نوح عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی وا نەزانن ئەوانەی کە ئێوە بە چاوێکی سووک تەماشایانەکەن کە خوای پەروەردگار ئەجر و پاداشتیان ناداتەوە بەڵکو ئەمانە ئەجر و پاداشتیان لای خوای تەعالایە وما أنا بطارد المؤمنين من ئیمانداران تەڕد ناکەم دەریان ناکەم هەر کەسێ ئیمان بەخوای گەورە بێنێت دەوڵەمەند بێ فەقیر بێ ژن بێ پیاو بێ مناڵ بێ من ڕێزی لێگرم چونکە ئەمە هات ئیمانی بەخوای تەعالا هێنا و ئیمانی بە تەوحیدی خوای پەروەردگار هێنا بەم شێوازە نوح عەلەیهی سەڵات وەسەلام بەردەوام بوو قال ربي إني دعوت قومي ليلا ونهارا فلم يزدهم دعائي إلا فرارا فەرمووی ئەی پەروەردگار بە شەو بە ڕۆژ من نەسیحەت و ئامۆژگاری قەومەکەم بانگیانەکەم بۆ لای تەوحید بانگیانەکەم بۆ لای ئیستیغفار بانگیانەکەم بۆ لای تەقوا
بەڵام لە نەتیجەیە دەرەنجام فلم يزدهم دعائي إلا فرارا إلا فراريان نەکرد ڕایان نەکرد گویان لێم ڕاناگرت وإني كلما دعوتهم لتغفر لهم جعلوا أصابعهم في آذانهم نقدوا بنجا أصابع جمع حمو بنجا كان ينكد جويانهم نوح عليه الصلاة والسلام لنا وخلق دعوا بانقوازية كد ثم إني دعوتهم جهارا ثم إني أسررت لهم وأعلنت لهم فقلت استغفروا ربكم دي فرمو أي پروردگار بتنها بنهيني بجهري بآشكراي بهمو أسلوبك دعوا بانقوازي قومكم كرت بلام أوان جعلوا أصابعهم في آذانهم جوان لهم راناقرت هر دستكانيان آوا خست سر جوانو جود لي راناقرين أي نوح هر أولنا واستخشوا ثيابهم أو جاجلكانيان شدايا بان شاويانا أيون بخوا تماشاشد ناكين أما نرقمان ليتا أي نوح بويا زاناني تفسير فرمون نوح عليه الصلاة والسلام بانقوازي قومكي كرد 950 سال لنا قومكي بانكر بو كلمة توحيد وخوابرستي فما آمن معه إلا قليل خلقانشي كم إيماني بيهاورد أو خلق كما أم 950 سال دعواك هشتاكس إيماني بيهاورد هشتاكس دفرمون پیاوی واهبوو لە بێباوەڕان ئەچووە ناو ساڵەوە وا لە سەرەمەرگایە دەست مناڵەکەیە گرت ئەوێت ڕۆڵەوە لە ئیشم پێێتە ئەی بردەوێت ئەم پیاوەت بینیە ئەوێت بەڵێ باوە ئەوێت ئەمە ناوی نوحە نەکە من بمبرم تۆ ئیمانی پێبێنی ئیمانی پێنێنی ئەم پیاوە ڕاست ناکە ئەمە درۆزنە ئەمە وایە ئەمە شێتە ئەمە ئەوەیە بۆیە بە هیچ شێوەیە ئیمانی پێنێنی سبحان الله يعني بەو شێوەیە مامەڵەیان کرد لەگەڵ پێغەمبەر نوح صلاة وسلام خوا لە نوح بێت ئەمڕۆژ بەداخەوە يعني التاريخ يعيد نفسه باوکی وا هەیە مناڵەکەی دێ بۆ مزگەوت باوکەکە پێی ناخۆشە کوڕم نەچی لەو مزگەوتە نوێشکەی نەچی لە فڵان پشت مامۆستا نوێشکەی نەچی بڕۆی بە قسەی و مامۆستایە بکەی بۆ واکەی بۆچی وەکو بێباوەڕانی قەومی نوحەکەی ئەو مامۆستایە باسی چیەکە لە ڕەوشت و ئەخلاق و تەوحید و خواپەرستی و عیبادە زیاتر باز ناکە تۆ بۆ مناڵەکەت منعەکەی بێ بۆ مزگەوت مناڵەکەت منعەکەی بێ فێری خواپەرستی و ئەخلاق و ڕەوشت بێ والله ئەمە جوابێک حاضر کە بۆ ڕۆژی قیامەت بۆ خۆت بەو شێوەیە نوح عليه الصلاة والسلام لە دەعوە و بانگەوازیەکەی بەردەوام بوو بەڵام قەومەکەی چۆن وەڵامیان دایەوە ئەوە لە خوتبەی دووەم باسەکەین أقول ما سمعتم وأستغفر الله العظيم لي ولكم فاستغفروه إنه هو الغفور الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه هەڵوێست و مووقفی قەومی نوح بۆ پێغەمبەر نوح عليه الصلاة والسلام ئایا باوشیان بۆ پێغەمبەرەکەیان کردەوە بە قسەیان کرد بێگومان نەخێر زۆرینە بێ باوەڕم پێی لەگەڵ ئەوەشایە ئازار و ئەشکەنجەیاندا خۆی تەعالا فەرمێ فقال الملأ من قوم نوح ما نراك إلا بشرا مثلنا سرتاوتيان أي نوح ئێمە وا ئەبینین تۆ گومڕاو سەر لێ شێواوی تۆ گومڕا بوویتە تۆ سەر لێ شێواوە تۆ تێک چوویتە ئین یەقولونە بیهی جنە وتیان ئەم پیاوە مەجنونە شێتە جنۆکە دەستی لێوەشانووە خڕف بووە ئەم قسانە چییە یەکەی ئەی نوح ما نەڕاکە ئیلا بەشەڕە مثلنا تۆ وەکو ئێمە مرۆڤی ویچی ترنیت وما نراك اتبعك إلا الذين هم أراذلنا بادي الرأي وما نرى لكم علينا من فضل بل نظنكم كاذبين وتيان أي نوح تو بشرشي وكو إما هيشي ترنيت أنؤمن لك واتبعك الأرذلون إما إيمانت بيبينين إما أبينين تو بشرشي وكو إما هيش اللي إما زياترنية بلكو إما ملئين إما دمسبين إما ناودارين إما كسايتي مان هي إما دمسبين ورئيس عشرتين بلكو تۆ دەبێت شوێن ئێمە بکەوین نەک ئێمە بێن شوێن تۆ بکەوین طبعا هەموو قورئان ئەگەر بڕۆن تەماشایکەن لە قەومی نوح لە قەومی ئیبراهیم لە هەموو پێغەمبەران باسی مەلە ئەکرێت و هەروەها لە فیرعون و موساش مەلە ناودارەکان دەمسپیەکان
بۆ دائیمە ئەمانە بەرامبەر داوە و بانگەوازی پێغەمبەران وەستانەتەوە، بۆ دائیمە فەقیر و هەژارەکان شوێن پێغەمبەران کەوتون. چونکە ئاینی پیرۆزی ئیسلام دینێکە قەید و شەرت و مەرجدانا بۆ ئینسانەکان، ئەوانش حەزیان لەو قەید و شەرت و مەرجە نەبوو، چونکە ئەوان هاو ئارەزوو ڕەغەبات و ئەوەیان هەبوو، پێیان خۆش نەبوو. کاتێک ئەهات ئەویت ئەوە مەکە حرامە، ئەوە مەکە، ئەوە مەکە، ئەمەیان دروستە، ئەوەیان دروست نییە. ناودارەکان و دەسەڵاتدارەکان و مەسئولەکان و پیا و معقوڵەکان ئەمانیان پێ خۆش نییە. بۆیە ئێستا کە سوبحان الله لە هەموو سەردەمێکە ئەبینی ئەوانەی کە ناودارن، دەمسپین، پیا و معقوڵن، ئەوانەی کەوا با بڵێن مەسئول و دەسەڵاتدارن، زۆرینەی هەرە زۆریان حەزیان لە دیندارێتی نییە. بۆ چونکە شەڕدانە، قەیددانە، مەرجدانە ئاینی پیرۆزی ئیسلام، ڕەئس الئەمر الئیسلام، وەسەری هەموو شتێک ئیسلامە. ئیسلام پێت دەڵێ ئەوە حەڵاڵە بیکە، ئیسلام پێت دەڵێ ئەوە حرامە مەیکە. بەڵام خەڵکێکەیە هاو ئارەزۆکەی کۆت و زنجیری کردووە، نەک دیندارێکەی حەز بکە بەو شێوازە دیندارێتی بکاکەوە ئاینی پیرۆزی ئیسلام ئەمری پێکات. بۆیە مەلە دائیمە بەرامبەر پێغەمبەران ئەوەستانەوە حەزیان لێ نەبوو، ئەچوون ناشرینیان نەکرد، ئەیانوت ما نراك إلا بشرا مثلنا. دائما أهل باطل أواني كشبهات دين وبو أوي بانخوازان ناشرين كان أتشن لنا وخلقا باسيكن جارك لين أما وايا، جارك لين أو وايا، جارك لين أما باري بو ديتور إسرائيل، جارك لين أما سربة دا صلاة، بو بس بو يخلق سيلي ورنقريت بهمان شيء. وقومي نوح بو شيء أيامست نوح ناشرين كان بو يخلق سيلي ورنقريت خلشين ئەتباع كان شوێن کەوتەی نوح قسەی لێ وەرنەگرن. بەڵام ئەمەیان بۆ چۆسەر نەخێر بۆیان نەچۆسەر، خوای گەورە لە ناویانی برد. وما نراك إلا اتبعك الذين هم أراذلنا. خەڵکانێکی سادە، خەڵکانێکی کەم، خەڵکانێکی فەقیر، خەڵکانێک هیچ نین ئەمانە شوێن تۆ کەوتنە. بەڵام ئێمە ناودارین، ئێمە دەوڵەمەندین، ئێمە ئەوەین، ئەمانە چین شوێن تۆ کەوتونە. وما نرى لكم علينا من فضل. هیچ فەزلێکت بەسەر ئێمە نییە. بل نظنكم من الكاذبين. بەڵکو ئێمە وا ئەزانین تۆ یەکێکی لە درۆزنان. نوح پێغەمبەر درۆزنە، سەلامی خوای لێبێت. نوح پێغەمبەر مەجنونە، شێت بووە، عەقڵی لەدەستداوە، یان هاتووە بۆ ئەوەی عەقڵ و حیکمەت بڵاو کاتەوە لەناو خەڵکی. بۆیە بەم شێوەیە بەردەوام تا نەوتە شەریانەدا لە نوح و تا نەوتە شەریانشەدا لە نیەتی ئەو کەسانی کەوا شوێن نوح کەوتن، تا نەوتە شەریشیان لەوانەدا بۆ ئەوی ناشرینیان کەن لەناو خەڵک قسەیان پێ بکەن. ئەیانوت یا نوح لئن لم تنتهی لنجعلنك من المرجومين. ئەی نوح ئەگەر بێت و دەستبەرداری ئەم دەعوەیە نەبی، واز لە کەلیمەی تەوحید و خواپەرستی نێنی، لە عەلەی خواکان ئێمە بڕۆی، ئەوە ئێمە ڕەجم تەکەین، ئێمە ئەتکوژین. تهدیدی نوحیان کرد. أو جاوتيان وقالوا لا تذرن آلهتكم ولا تذرن ودا ولا سواعا ولا يغوث ولا يعوق ولا نسرا. وتيان نكن أي قومكم أي خلشنا دزبرداري خواكتا نبن وازلا ود سواع يغوث يعوق نسر مينا بردوان بن أن يمشوا على آلهتكم لسر غير خوا برستي خوتان بردوان بن خليشي بت برستي خوتان بن خليشي شخص برستي بن أو دين حقكيا نكن آوردن ولا كلمة توحيد ئاوا بەو شێوەیە ویستیان پێغەمبەر نوح ناشرین کەن. ئەو جا لە ئاخیرا وتیان یا نوح قد جادلتنا فأكثرت جدالنا. بەڕاستی نوح زۆر لەسەر ئەم مەوزوعە بەردەوام بووی، چونکە 950 ساڵانەوە قەومەکەی بەس داوای کرد. وتی بەڕاستی بێزار بووین، هەر خەریکی مناقەشە و مجادلە و نەسیحەت و ئامۆژگاری ئێماکەی. فأتنا بما تعیدنا، چی لە دەست دێ بیکە ئەو وعد و بەڵێنی کە گوایە خوای گەورە بە تۆی داوە ئێمە لە ناوبەرێ ئەیکوا بوو عەزابی خوای گەورە دانابەزێت. نوح عەلەیهی السەڵات وەسەلام دەستەکانی بەرز کردەوە، فەرمووی ئەی پەروەردگار فافتح بيني وبين قومي فتحا ونجني ومن معي من المؤمنين. فەرمووی ئەی پەروەردگارم ئەلێرە تەواو جودایکە و لە نێوان ئێمە و ئەو قەومە کافرە ئیمانداران و بێباوەڕان جاکەرەوە لە یەک ئەو وعد و بەڵێنەی کە بە منت داوە ڕزگارمانکەی لەو قەومە کافرە. تەفاسیلی ئەم قسە ئینشاءڵڵا هەڵێگرین بۆ خودبەی داهاتوومان. داواکەم لە خوای پەروەردگار بەناوە جوانەکان و صفات بەرزەکان یا ربی خوای ڕەحممان لێکەی، یا ربی خوای ئەخیری هەموو لایەکمان خێرکەی. اللهم ارحم موتانا واشف مرضانا،
اللهم اشف مرضانا، اللهم اشف مرضانا يا رب العالمين. يا ربي خوايا رحمان لكي، يا ربي خوايا بختوري دنيا وقيامت مانكي، يا ربي خوايا ليتبارين وبنا وجوانا كانت وصفات برزكانت لقناها كان من خوش بي، يا ربي خوايا عفو من بكي، يا ربي خوايا لقناهي دايكو باو كان من خوش بي، يا ربي خوايا لمردو كان من خوش بي، يا ربي خوايا گەنجەکان من هداية يا رب العالمين، پیرەکان من آخر خير كي. آمين آمين والحمد لله رب العالمين. قوموا إلى صلاتكم.